لەلایەن وەزارەتی گواستنەوەی هەرێمەوە لێدانی لۆگۆ لە ئۆتۆمبیلی تەکسی بە مەبەستی جیاکردنەوەی تەکسی ناو شار و دەرەوەی شار بەردەوامە. بەڵام بەهۆی بێمتمانەیی شۆفێران بەلایەنی پەیوەندیدار لە سنووری پارێزگای سلێمانی پرۆسەکە بە سستی بەڕێوە دەچێت. لە کۆی 37,000 ئۆتۆمبیلی تەکسی لە پارێزگای سلێمانی تەنیا 8,713 ئۆتۆمبیل لۆگۆی لێدراوە و نزیکەی 7,000 شۆفێری دیکە سەرقاڵی ڕێکارە ئیداری و یاساییەکانە بە مەبەستی لێدانی ئەو لۆگۆیە لە تەکسیەکەی. ئەم لۆگۆیە بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بۆ هەمی کراوە لەسەر هاوڵاتیان بەتابەتی شۆفێری تەکسی بارگرانێکی قورسە، بۆیە بڕیارمانداوە نەیکەن شتێکە زۆر هەڵەیە داوا لە شۆفێرانی تەکسیەکەن ئەوەی نەیکردووە نەیکات، چونکم هیچ ئەسڵ ئەساسێکی نییە جگە لە پارە خواردن و جگە لە ڕوتانەوەی سایق تەکسی نەبێ هیچی کە نییە. ئیسامە لۆگۆکراوە ئەم سارێکی بێ لۆگۆ بێ هیچ تاسیری نییە لە بازاڕەکە، بەس ئەوەیە کە خەڵکەکە عەزیێدێن وەکو هیچ شتێک لەم بازاڕ ڕێبتەوێت. بەڵێ تاوان زەرمەنی زۆرتیە لە بازاڕەکە هەیە سەرەتا بەڵێ سەرەتا سارەیەکە لە پێش مەزە بوو کە هاو سارە بۆی زەلان کارمەند بۆیە بە 20 گەڵا زەرەر 15 گەڵا کەمتر لە بازاڕەکەیە. دوای فەترێک وایان کرد لە خەڵکەکە خەڵک ساڵێ بە 2 ساڵ پارە پێیان ناکە 15 گەڵا کارمەندە پۆلیسە ئاسایشە هەڵەسان سارەکانیان لێ نەکرد و بکەنە ناو بازاڕە بێن بە 15 گەڵا 20 گەڵا کەمتر لەبەر چوو هۆکارێک چیە بەرپرسە لە مۆزعە تەنها حکومەت. سەرەتای بڕیارەکە ژمارەیەکی بەچاو لە فەرمانبەران تەکسیەکانیان بە زەرێکی بەرچاو فرۆشت، لە ئێستاشدا بەهۆی گومانی هاوڵاتیان لە بڕیارەکە بە شێوەیەکی بەرچاو کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی تەکسی کەمی کردووە. بەپی زانیاریەکانی پەیام هەوڵێکی جدی هەیە بە مەبەستی کار ئاسانی بۆ ئەو فەرمانبەرانی موچەکانیان لە خواروی 1 ملیۆن دینارە یاساکە بیانگرێتەوە بەردەوام بن لە پیشەی شۆفێری تەکسی هاوشانی کارە وەزیفەکەیان. بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی دڵنیایی 100% بە شۆفێران دەدرا لە جێبەجێکردنی بڕیارەکە و دەڵێت ئامانجی ئەم بڕیارە بۆ دوورخستنەوەی فەرمانبەرانی موچە بەرزە لە پیشەی شۆفێری گشتی. بۆ ئەو موچە خۆرانەی کەوا تاپ لە حوتن ئەتوانن کاری شۆفێری تەکسی بکەن و ئێمە لە هەوڵی ئەوەیەنکەوە ڕێژەی شۆفێرانەوانی کە تەکسین زیاد بکەین بۆ پێی کە دەرەجەکە دابەزێنین بۆ ئاسێکە بەپێی بژێوی ژیانیان بێت. بۆ نونە کەسێکە موچەکەی بگاتە نزیکی ملیۆنێک ئێمە لە هەوڵی ئەوەداین هەتا ئێستا قەرار دەرنەچوە، بەڵام هیوادارین کە قەرار دەربکرێت بۆوانش بتوانن کە کاری شۆفێری تەکسی بکەن. زیاتر لە 90,000 ئۆتۆمبیلی تەکسی لە هەرێمی کوردستان بوونی هەیە، لەو ڕێژەیە 45,000 تەکسی لۆگۆیان لێدراوە. زۆری ژماری تەکسی و نەبوونی سانسۆری هاوردەکردنی ئەو جۆرە ئۆتۆمبیلە سیمایەکی قەرەباڵغی بە دیمەنی ناو شارەکانی هەرێمی کوردستان بەخشیوە. بە ئەندازەیەک ناوەندی پارێزگای سلێمانی پێویستی بە تەنیا 4,000 تەکسیە، بەڵام ڕۆژانە 14,000 ئۆتۆمبیل بۆ گواستنەوەی سەرنشینان و هاوڵاتیان لە کاردان.